ئەتی غازەیە والله غاز نەبرا ئارقینە چنیە والله نەبرا قەنە چەندە چلۆشش کاکە گرانش بکێشەنی عەلی خدر تەواوی بازارگەڵاوە غازی دەست نەکەوتووە سەردانی کارگەی غازی کردووە لە قەزای سۆران بۆ ئەوەی بتڵێک غازی دەستکەوێت بەڵام بەدەستی بەتاڵەوە گەڕایەوە خەڵکی سۆرانم تا لە غازی نێبڕایە لە ماڵەیە ئەوەی گوتیان هەموو لە بازار توشتی هەمووی گەڕایمە غاز نییە ئەوە تە ئێستا هاتیمە مامەڵ غازی خەپاتە ماوەی چەند ڕۆژێکە قەیرانی غاز هاوشێوەی شارەکانی تر لە قەزای سۆرانیش سەری هەڵداوە و هاوڵاتیان بە ئەستەم غازیان دەست دەکەوێت لە کاتێکدا هاوڵاتیان و شوێنە گشتیەکان بۆ بەڕێکردنی کاری ڕۆژانەیان غاز بەکاردەهێنن. سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم ئەم چەند ڕۆژەکە لە سۆران بەهۆی نەبوونی غازەوە خەڵک غازی نییە ئێستا وەکو دەبینن حاجی یاسین دوکانەکەی قەپات کرد بەهۆی بێغازیەوە داواکارن لە حکوومەت هەرێمی کوردستان غازیان لە دابین بکات لەو خەڵکەی ئێستا غازەکە هەر نییە ئەگەر گرانیش بخەینە بەس هەر نییە بەدەست ناکەوی بە ئاسانی بەدەست ناکەوی لە معمەلی غاز نایێت. ئۆتۆمبیلی بریکارەکانی غاز بە بوتڵی بەتاڵەوە لە بەردەم کارگەی غازەوە وەستاون کارگەی غازیش دەرگای داخراوە و چاوەڕێ دەکەن لە کاتی هاتنی غاز بەشەکەیان وەربگرن. غاز زۆر کەم بووە سێ چوار ڕۆژە بین تقریبا 6-7 ڕۆژە بێ غاز کەم دێ هەر ڕۆژ چێ نابرێم لە 3 ڕۆژە ڕۆژێک دێ لە 2 ڕۆژ ڕۆژێک دێوها وەڵا هێڕۆ هیچ ناتیە هیچ غازمان نییە هەرە وەڵا دوێنێ هۆشەک بوو هەتا خەڵکەکار بۆ بەرکەوت ئەوتانکانە هیچ هەمووی بەتارە. قایمقامی قەزای سۆرانیش هۆکاری کەمی غاز لە شارەکە دەگەڕێنێتەوە بۆ هۆکاری ئەمنی کەوا شەوی ڕابردووش تانکەرێکیان لە پیرەمەگرون تەقەی لێکراوە دەشڵێت دابەشکردنی غاز بەرەو ئاسایی بوونەوە دەچێت. ئەو چەند ڕۆژی کە مەزعی غاز لە تێکرایی مەدسونری پارێزگای هەولێر و دۆ خراببوو هۆکارەکەی هۆکارێکی ئەو بوو کە بەداخە هۆکارێکی ئەمنی بوو کە هەندێک کێشە دروستبوون بۆ تانکەرەکانی مە تەنانەت شەوی ڕابردوو شەوی 2 لەسەر 3 دیسان تانکەرێکی مە لە ساحەی پیرەمەگرون لە سەعاتدا تەقەی لێکراوە لایەن پەترۆلێکی بێژمارە 6 گولەی بەرکردووە بەڵام دیسان ڕانەوەستا بوو لە دوێنێەوە غاز لە منتیقێمە زۆر ئاسایی بووتەوە شوی ڕابردوو زیاتر لە 3000 قنە غازمان لە سنتەری شاری سۆران تەوزیع کردووە بۆ سیدەکانش ئەو ڕۆژ لە منتیقی خەلیفان و بە شێوەکی گشتی. ململانەی نێوان کۆمپانیا و بەرپرسەکان وای کردووە هاوڵاتیان ببنە قوربانی بەرژەوەندیەکانی ئەوان و حکوومەتیش لە ئاست ئەم قۆڕەخکاریە بێدەنگ و دەستەوسانە. لە ئەنجامی بەدواداچوونی ئەم راپۆرتە 2 ڕای جیاواز هەبوو بەرپرسانی شارەکە دەڵێن قەیرانی غاز چارەسەر کراوە بەڵام کارگەکانی غاز دەرگاکەیان داخراوە و هیچ غازێک دابەش ناکرێت. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.